بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد الأمين وعلى آله وأصحابه أجمعين. اللهم لا سهل إلا ما جعلته سهلا، وأنت تجعل الحزن إذا ما شئت سهلا. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا ونور أبصارنا وجلاء همومنا وأحزاننا يا رب العالمين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا ما علمتنا يا أكرم الأكرمين. بەڕێزان خۆشەویستان، گەنج و لاوە ڕێزدارەکان، خۆشحاڵ و شادومانین لەگەڵ ئێوەی زانستخواز و فێرخواز و گەنج و لاو دەگەینەوە لە زنجیرەی 26مین لە تەفسیری جوزئی عەمەی پیرۆز. بەڕێزان خۆشەویستان، ئێستا لەو دەرسوانەی ئەمڕۆ دەچینە خزمەت دوو سوورەتی پیرۆز، ئەویش هەردوو سوورەتەکانی سوورەتی ئەلقەدر لەگە سوورەتی بەیینە. سەرەتا دەچینە سەر تەفسیر و لێکدانەوەی مانای سوورەتی ئەلقەدر. لە سوورەتی ئەلقەدر وەکو سوورەتەکانی پێشوو چەند تەوەرێک لە خۆدەگری. تەوەری یەکەم پێناسەی سوورەتەکەیە، ناوی سوورەتی ئەلقەدرە. وشەی ئەلقەدریش بە مانای ڕێز و حورمەت دێ، یاخود بە مانای تەقدیر و داڕشتنی شت دێ. و هەروەها ژمارەی ئاەتەکانی 5 ئاەتە. سوورەتێکە لە شاری مەکەی پیرۆز دابەزیوە. زنجیرەی لە قورئانی پیرۆز 97مین سوورەتی قورئانە، لە دوای سوورەتی عەبەسە وەتەوەللا دابەزیوە. بابەتەکانی ئەو سوورەتە پیرۆزە تەئکید و داکۆچی لە یەک بابەت دەکات، و ئەوی گەورەی و خێر و پاداشتی تاکە شەوێکی ساڵە کە دەکاتە شەوی قەدر. لەو شەوەدا خوای گەورە سوبحانە وتەعالا قورئانی پیرۆزی دابەزیوە، دابەزاندووە. ئەو سوورەتە پیرۆزە وەکو سەید قوطب شەهیدی قورئان دەفەرموێ: الحديث في هذه السورة عن تلك الليلة الموعودة المشهودة. دەفەرمێ ئەو سوورەتە باسی شەوێک دەکا کە ئەو شەوە خەڵک هەستی پێدەکا، کە خەڵک کە وعدەی خوای گەورەیە، التي سجلها الوجود كله في فرح وغبطة وابتهال. کە خەڵک بە تێگڕایی هەرچی موسڵمانە لەسەر ڕووی زەوی هەز بە خۆشیەک دەکا، هەز بە شادومانیەک دەکا، هەز بەوەی دەکا کەوا ڕووداوێکی زۆر گەورە، نیعمەتێکی زۆر گەورە دابەزیوە لە ئاسمان. ئەو شەوە ليلة الاتصال المطلق بين الأرض والملأ الأعلى. الله أكبر. ئەو شەوە لۆندە گەورەیە، چونکە ئەو شەوە شەوی بە یەکبەستنەوەی خەڵکی سەرڕووی زەویە بە ئاسمانەکانی سەرو، بە خەڵکی ئاسمانەکانی سەرو کە مەلائیکەتە بە ڕێزەکانی خوای گەورەیە سوبحانه وتعالى. ئەو شەوەش ليلة بدء نزول هذا القرآن، شەوی یەکەم شەوی دابەزینی قورئانی پیرۆز بۆ لەسەر دڵی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، کە ئەو ڕووداوێکی هەندە گەورەیە، هەندە ڕووداوێکی بەڕاستی کاریگەری لەسەر نەک تەنها لەسەر موسڵمان و ئیمانە، لەسەر تێگڕای بەشەریەت گەورەترین شۆڕشی حەق بوو، گەورەترین شۆڕشی تەوحید بوو، گەورەترین شۆڕشێک بوو کەوا بەرەی مرۆڤایەتی گۆڕی لە تاریکی بەرەو ڕۆناچی، لە جەهل و نەزانی و نەفامی بەرەو عیلم و زانست و زانیاری و ڕۆناچی، لە شرک و کوفر و خوڕافیات لە بەرەو تەوحید و یەکتاپەرستی خوای گەورە. بۆیە ئەو شەوە شەوێکی زۆر گەورەیە. اینجا تەوەری سێیەم پەیوەندی ئەو سوورەتە پیرۆزە، سوورەتی قەدر بە سوورەتی پێشوو کە سوورەتی عەلەقە. لە سوورەتی پێشوودا خوای گەورە سوبحانه وتعالى باسی هۆکارێکی تایبەتی کرد، ئەویش کە هۆکاری بەدەستهێنانی زانست و زانیاریە. ئەویش کە بریتە لە چی؟ لە خوێندنەوە، لە شێوازی خوێندنەوە. ئەویش کەوا تاکە ڕێگایەکە لە ڕێگای خوێندنەوە، لە ڕێگای زانست و زانیاریەوە ئینسان دەتانی وەکو مۆمێک، وەکو چرایەکی پڕشنگدار هەم ڕێگا بۆ خۆی ڕوون بکاتەوە، هەم بۆ خەڵکانی دەوروبەر بۆ کەوا بانگەوازی بکاو ڕێگای داوە. بۆیە یەکەمین ئاەتێک کە لەسەر پێغەمبەری خوا دابەزی صلى الله عليه وسلم: ئیقڕە، ئەی پێغەمبەری خوا، ئەگە دەتەوێ ببیە چرا بەدەست، ئەگە دەتەوێ ببیە کەسێک پێشڕە و پێشەوە ڕابەر، دەبێ ئەتو ئەهلی عیلم بی، دەبێ ئەتو هەمیشە و بەردەوام بخوێنیەوە
ئەگەر ئەو لەگەڵ ئەوەی کە پێغەمبەری خواشی اینجا خوای گەورە سبحانه وتعالى خۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕێگای جبریلەوە فێری قراءەتێک دەخا و دەخاتە ناو دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە قورئانەشی داتێ حتا ئەو کاتێک کە وەفات دەکات و دەمری و دەستەوە خزمەت خوای گەورە هەمیشە و بەردەوام وردی سەرزاری پێغەمبەر بوو. لەو سوورەتە پیرۆزەدا ئەوە لە سوورەتی پێش و سوورەتی عەلەق بەوشەی بەڵام لەو سوورەتەدا کە سوورەتی قەدرە خوای گەورە سبحانه وتعالى باسی قورئانی پیرۆز و ئەو شەوەی کە قورئانی پیرۆزی تێدا دابەزیوە و ئەو کەسەی کەوا لەگەڵ قورئان دەژی خوای گەورە چ دەرەجەی چەند دەرەجە بەرزی دەکاتەوە چۆن بەرزی دەکاتەوە چۆن دەیکاتە سەر مەشق و گەورەی هەموو خەڵکانی تر. تەوەری چوارم هۆی دابەزینی ئەو سوورەتە پیرۆزە ئەو سوورەتە پیرۆزە بە گشتی کە دابەزیە هۆکارەکی هەبووە. سەحابەکان دەفەرمون ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی پیاوێکی کرد لە بەنی ئیسرائیل لە قەومەکانی پێشوو. پێغەمبەری خوا فەرمی پیاوێک بووە لە نەتەوەکانی پێشوو شمشێری لە شانی خۆی کرد اینجا دەفەرموێ بەرەو غەزات و 1000 ساڵ ڕۆیشت نەگەڕاوە چکە نەتەوەکانی پێش و معلومی جەنابتانە تەمەنیان زۆر درێژ بووە یعنی تەمەنیان لە 1500 و 2000 ساڵ و ڕەنگە زیاتریش بیتن وەکو نوح پێغەمبەر خوای گەورە کە دەفەرمێ 1000 سنة إلا 50 عاما 950 ساڵ بەس داوای کردیە ئەدی تەمەنی خۆی چە بووە کەواتە لۆیە پێغەمبەری خوا باسی ئەو پیاوەی کرد هاوڵەکان و یارانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە بیریان لە حاڵی خۆیان کردەوە لە تەمەنێکی 6-7 ساڵی چۆن ئەو ئەجر و پاداشتە گەورەی کەوا بتانن وەکو ئومەتەکانی پێشی بەدەستیانی هێنایە ئەوانیش بەدەستی بێنن زۆر دڵتەنگ بوون زۆر خۆیان بەکەم هاتە بەرچاو ئەجر و پاداشتی خۆیان لێ وتیان ئەی پێغەمبەری خوا کەی ئێمە ئەو تەمەنە درێژەمان هەیە هەتا ئەو پاداشتە بەدەستبێری بەدڵ غەمجینیەوە زۆر یعنی بە غەم و پەژارەی زۆرەوە ئەو پرسیارەیان لە پێغەمبەری خوا کە صلی الله عليه وسلم خوای گەورە فەرمی ئەی ئومەتی پێغەمبەر ئەنتم الآخرون السابقون ئەمن وعدم داوە ئێوە ئاخری هەموو ئومەتانن بەڵام لە پێشەوەی هەموو ئومەتان دەبن بەهۆی گەورەییتان بەهۆی ئیمانتان بەهۆی شوێنکەوتنتان بە دوای گەورەترین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم محەممەد المستەفایە ئەو وعدەی خوایە ئەمن بە فەزل و بەخششی خۆم ئەو ئەجر و پاداشتە لە ئێوە کەم ناکەمەوە تەنها لە عیبادەتی یەک شەودا خێری 1000 مانگتان پێدەگاتن. اینجا خوای گەورە سبحانه وتعالى ئەو سوورەتەی دابەزاند معنە و تەفسیری ئاەتەکان خوای گەورە سبحانه وتعالى لە قورئانی لە یەکەمین ئاەتی ئەو سوورەتە پیرۆزە دەفەرموێ ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر خوای گەورە لێرە بە ئەو پڕی شێوەی تەعظیم و گەورەیی نیشان دەدا کاتێک کە دەفەرمێ ئێمە قورئانی پیرۆزمان دابەزاندووە بۆ سەر دڵی پێغەمبەری خوا و بۆ ئومەتی ئەو پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ دەفەرمێ ئینا ئێمە خۆمان واتە ذاتی گەورە و عەظیم و میهرەبانی خوای گەورە سبحانه وتعالى بە هەموو جەلالەت و هەیبەت و گەورەی خۆیەوە خوای گەورە سبحانه وتعالى تەکلیف لە مەلائیکەتەکانی خۆی دەکا بە تایبەت جبریل و لەگەشاندی یاوەری کە ئەو قورئانە ببەن بۆ سەر دڵی پێغەمبەری خوا ئینا ئەنزەلناه دابەزینی قورئان بە ئەندازەی شکۆمەندی و گەورەی ئەو قورئانە خوای گەورە ڕێزی لێ دەنێت و بە گەورەی ئەو قورئانە خوای گەورە سبحانه وتعالى شێوازی دابەزینەکەی نیشان دەدا ئێمە خۆمان لە ڕێگای گەورەترین فریشتەی خۆمان کە جوبریلە ئەو قورئانە دادەبەزین چونکە ئەو قورئانە في لوح محفوظ ئەو قورئانە بل هو قورآن مەجید ئەو قورئانە قورئانێکی شکۆدارە بۆیە دابەزینەکەشی دەبی بە ئەو پەڕی شکۆیەوە دابەزێندرێتن ئینا ئەنزەلناه اینجا ئەدیلۆ خوای گەورە نافرمێ ئینا ئەنزەلنا القورئان في ليلة القدر دەفرمێ ئینا ئەنزەلناه ئێمە ئەو قورئانەمان دابەزند و بە ضەمیر باز دەکا واتە ئەو قورئانەی کەوا
لە هیچ کەسێک شاراوە نیە. ئەو قورئانەی کەوا ئینسانی ئیماندار کاتێک لەو شەوەدا یادی خوا دەکا، عیبادەتی خوا دەکا، لە مێشتیدایە. بۆیە ئەو شەوە ئەوەندە گەورەیە، بۆیە ئینسان عەزی لە عیبادەتە لەو شەوە وەکو شوکری نیعمەتەکی خوا، چونکە لەو شەوەدا قورئان دابەزیوە. هیچ کەسێک نییە فەهمی ئەو بابەتە نەکا، تێنەگا. ئەو قورئانە دابەزیوە في ليلة القدر، لە شەوێکی زۆر بە قەدر و بە حورمەت، لە شەوێکی زۆر گەورە. وشەی القدر وەکو سەید قوتب دەفەرمێ قد يكون معناه التقدير والتدبير. شەوی قەدر یان معناکەی تدبیرە، تەقدیرات واتە لێکدانەوەی شتەکان، جیاکردنەوەی شتەکان لە یەکتر، و هەروەها پلان داڕێژتن لە ئەو بابەتانەی کەوا پلانی 1 ساڵ هەموار دەکرێتەوە ئیتاک تاچی مرۆڤەکان، وەکو خوای گەورە لە سوورەتی الدخان بە هەمان شێوە باسی ئەو شەوە دەکات، دەفەرمێ حامیم والكتاب المبين إنا أنزلناه في ليلة مباركة. يعني دەکرێ کەلیمەی قەدر بە معنای مبارەک و پیرۆزی و گەورەیش بێتن، يعني هەم بە معنای قەدر بە معنای پیرۆزی تێدایە، هەم بە معنای لێکدانەوەی بابەتەکانی تێدایە، يعني هەموارکردنەوەی قەدەرەکانی ئەو شتانی کە بە قەدەر خوای گەورە نووسیتە لە بۆ مرۆڤەکان لەو شەوەدا خوای گەورە سبحانه وتعالى هەمووی یەکلا دەکاتەوە. اینجا خوای گەورە دەفەرمێ إنا أنزلناه في ليلة مباركة. ئەو قورئانەمان دابەزاندووە لە شەوەکی زۆر پیرۆز، کە دەفەرمێ إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين رحمة من ربك. اینجا خوای گەورە دەفەرمێ لەو شەوەدا يفرق فيها كل أمر حكيم. هەرچی کاروباری مرۆڤایەتی هەیە، ئەو بوونەوە و کەونە هەیە، هەر هەمووی یفرق، هەر هەمووی لێک جیا دەکرێتەوە، هەر هەمووی هەموار دەکرێتەوە، هەر هەمووی پێداچوونەوەی دەکرێت. کەواتە لێرە ئەو بەڵگەی وەکو زانایان دەفەرمێن دوو نەوع ئەجەلمان هەیە، دوو نەوع قەدەرمان هەیە. قەدەرەکەی خوای گەورە نووسیتی ثابتە، مبرەمە، قەطعیە و هیچ دەستکاری ناکرێت. نەوع قەدەرش ترمان هەیە، خوای گەورە سبحانه وتعالى دەستکا، يعني بن پاش و پێش دەکرێت، دەستکاری دەکرێتن، وەکو خوای گەورە سبحانه وتعالى لە سوورەتی الرعد دەفەرمێ يمحو الله ما يشاء. هەندێک شتێک کە خوای گەورە لە قەدەری خۆی نووسیتی لەسەر مرۆڤ، لەسەر مرۆڤایەتی، يمحو ڕەشی دەکاتەوە، ويثبت هەندێک قەدەری خوای گەورە شێ ثابتە نەگۆڕە. وعنده علم الكتاب، علمی ئەو ئەجەل و تەقدیراتە حتى هەر لای خوای گەورە و هیچ کەسێک ئێمە لێی نازانین. کەواتە دەکرێت بە دانیشتنی تو لە شەوی لەیلەة القەدر خوای گەورە بەڵام موسیبەتێکی زۆر لەسەر لابە، بە دوعایەک، بە قورئان خوێندنەکەت، بە شەو نوێژەکەت، بە دانیشتنت لە مەجلیسی زیکرەکەت، یاخود زۆر جاری وایە چاکەچی دەکەی، ئەو چاکەی بەڵام موسیبەتێکی گەورە لەسەر لادەبا، بە سەدەقەیەکە، بە قسەی خۆشە، بە لابردنی بەڵایەک ناخۆشیەکە لەسەر دڵی مسلمانەکی، یاخود بە سەردانەکە. وەکو لە حەدیثی پێغەمبەر هەیە کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من أحب أن يبسط له في رزقه وينسأ له في عمره فليصل رحمه. هەر کەسێک دەیوێ ڕزقی واسع بی، هەر کەسێک دەیوێ تەمەنی درێژ بی، با سەردانی خەڵکی بکە، کەواتەوەش هۆکارێکە لەوەی کەوا قەدەری خوا دەگۆڕێ. کەواتە إنا أنزلناه في ليلة القدر، ئێمە قورئانمان دابەزاندووە لە شەوێکی پڕ لە شکۆ، پڕ لە گەورەیی، و لەو شەوەدا یەکێک لە شکۆمەندی ئەو شەوە ئەوەیە مەلائیکەتەکانی خوا هەرچی تەقدیراتی ئیلاهی هەیە هەموار دەکرێتەوە، پێداچوونەوەی دەکرێت، ئی کەسێک دەگۆڕێ، ئی کەسێک پاش و پێش دەکرێت، ئی کەسێک گۆڕانی بەسەدادێ بەو شێوەیە. اینجا دەفەرموێ لەو شەوەدا شەوەکی زۆر گەورەیە کەوا هەموو گۆڕانکاری بەسەر شتەکان دادێ. خوای گەورە لەو ئەو شەوە هەندە شەوێکی گەورەیە، هیچ کەسێک ناتانی تعبیر لەو شەوە بدا، گەورەی ئەو شەوە وێنا بکە. ڕاستە ئێمە شەوی قەدر دەبینین، مزگەوتەکان ئاوەدانە، دەنجی قورئان دێ، مزگەفتەکان جممەیان دێ بە دەنجی زکر و تەسبیحات و شەو نوێژ و قورئان، ئەوە لە عالەمی ئاسمانە. بەڵام ئێمە دەزانی مەلائیکەتەکانیش لە عالەمی سەروو لە چ بارودۆخێکدان، لە چه حاڵەتێکدان، هەمووی لە حاڵەتی ئامادە باشیدان.
سبحان الله اینجا خوای گەورە لێ ڕوو لە پێغەمبەر دەکات وما أدراك ما ليلة القدر أي محمد المصطفى صلى الله عليه وسلم بەخوای تۆش بە تەواوەتی بە چاوی سەری خۆت ناتانی وێنای گەورەی ئەو شەوە بکەیت وما أدراك تۆ توزوانی ما ليلة القدر ليلة القدر چ شەوەی گەورەیە چەند شەوەی گەورەیە بڕۆ تەماشا بکە ئەو شەوەیە ليلة القدر خير من 1000 شهر أو شوي ليلة القدر تاكترا طبعا خير يعني معنوي يا باش بلكو بمعنى يعني زور باش ترى لعبادة كذي كسك 1000 مانك عبادتك خير من 1000 شهر عبادة كدن ليك تاك شوي أو شوي قدرا باش ترو تاكترا لوي كسك 1000 مانك لمزقوتك بس خريج عبادة وطاعت بي 1000 مانك بس قرآني بخيني 1000 مانك بس نوێژی بکە 1000 مانگ بس بچی ئاعتیکاف بکە لە بەیتێ 1000 مانگ بچی غەزا بکە 1000 مانگی ئەو کەسەی کە ئەو عیبادەتی دەکا لەگەر کەسێکی بەراورد بکەین کە شەوی لەیلەت قەدر دانیشی جیهان گەورەترە بە فەزڵ و بەخششی و میهرەبانی خوا شەوی لەیلەت قەدرە قەدرەکە گەورەترە پارسەنجی قورسترە لە میزانی حەسەنات لە لای خوای گەورە سوبحانه وتعالى خوای گەورە وێنای ئەو شەوەمان لۆ دەکا بە شێوازێک کە ئێمە بە چاوی سەرمان نایبینین بەڵام بە فکر و خەیاڵ دەبێ ئینسان سیر بکە بە ئاەتی قورئان کە خوای گەورە تەسویری ئەو شەوەمان لۆ دەکا دەفەرمێ ئەو شەوە تەنەزەل المەلائکة والروح فيها بإذن ربهم من كل أمر دەفەرمێ خوای گەورە سبحانه وتعالى لەو شەوە پیرۆزەدا کە شەوی قەدرە تەنەزەل المەلائکە هەرچی مەلائکەتانی ئاسمانن بە ڕێژەیەکی گەلک زۆر بە ئەمر و ویست و فەرمانی خوا ئەوانە ئەو مەلائکەتانە دادەبەزن بەڵام دابەزینی ئەو مەلائکەتانە شتێکی ئاساییە لە بۆ زۆر شت مەلائکەت دادەبەزی بەڵام دابەزینی جوبریل والروح فيها کە جوبریلە ئەوە جی سەر سوورمانە جوبریل دانابەزی ئیلا لە بۆ شتێکی زۆر گەورە نەبی وەکو کاتی خۆی لۆ پێغەمبەران دابەزیە وەکو کاتی خۆی لۆ هێنانی وەحی لۆ سەدڵی پێغەمبەر دابەزی صلى الله عليه وسلم حتى پێغەمبەری خوا جارێک داوای لێ دەکە زیاتر بێتە خزمەتی زیاتر بێتە لای پێغەمبەر دەفەرمێ یا جوبریل ما لك لا تزورنا أكثر مما تزورنا أي جبريل لو زيادة سرداني إيما ناكي خواهي يقول آياتي دابزان لسد زباني جبريل فرموي وما نتنزل إلا بأمر ربك ملائكة ناطرن دابزين بتايبة جبريل إلا بأمر فرماني خوا نبي خوا أمري بيدك دابزي إن دابزي لشوي ليلة القدر خواهي يقول أمر فرمان دك بجبريل بەخۆی و بە پۆلێکی زۆر لە مەلائیکەتەکان دابەزنە سەر ڕووی زەوی پانتایی زەوی دابگرن لە مزگەوتەکان لە کوچە و کۆڵانەکان لە هەموو شوێنەکان مەلائیکەت بڵاو دەبنەوە سبحان الله بەڕاستی شەوێکی گەورەیە بەڕاستی شەوێکی عەظیمە بەڕاستی ئەو شەوە شەوی ئیحتیفالە شەوی دڵخۆشبوونە بەوەی کەوا گەورەترین نیعمەت لەگە بەشەریەت کرایە نەک تەنها ئیمانداران ئەو شەوە شەوی شکرانە بژێری خوای گەورەیە لەسەر گەورەترین نیعمەت کە نیعمەتی پەیامی رب العالەمینە ئای ئەو پەیامە چەند گەورەیە بەڕاستی زۆر عەظیمە خۆزگە لە ئێمە هەموومان لەو ئاستەدا بین هەستمان بە گەورەی ئەو پەیامە بکردبایە ئینجا دەمانزانی بەڕاستی پەیامی خوا گرنگترە گەورەترە زۆر پێویستترە والله لنانمان لآومان لهواو لو هواو نفسي كوا دي خوينوا للروجانا لو يا اخواي يقول دفرمي والروح فيها جبريل كاتك دابزيا لو سر خستني بيغمبري خوا لو كاتي لشر بدر كي كم زنبو سري مسلماناني خست لو شوج دا دابزي همو صالان لو شوي دا دابزي من كل امر او ملائكتنا كدا دابزن لو سر زوي بو همو جێبەجێکردنی هەموو ئەمر و فەرمانێکی خوای گەورە کە لە بۆ عەبد و بەندەکانی خوا بڕیاری لەسەر دەردەچی سەلامون هەیە ئینجا ئەو شەوە شەوی ئاشتیە شەوی خۆشگوزارانیە شەوی هێمن و ئارامیە لە ئێوارەکەی حتا مەطلعی الفەجر حتا بەرەبەیان نافرمێ حتا مەطلعی الشەمس
حتى مطلع الفجر حتى بر بياني نوێژی سبەینی بانگ دەدرێ لە مەغریبەکەی ئێوارەکەی کەوا مەلا بانگ دەدا مەغریبەکە حتى ئەو کاتەی کەوا مەلای سبەینی بانگ دەدا ئەو ماوەیە سەلامەتیە خۆشیە ئاشتیە ڕەحمەت و بەرەکاتی خوایە دادەبەزی بۆ سەر دڵی ئیمانداران. تەوەری شەشەم سوود و پەندە هەڵێنجراوەکانی ئەو سوورەتە پیرۆزە یەکەم قورئانی پیرۆز بە چەند قۆناغێکدا بەزیوە. قۆناغی یەکەم لە لەوح المەحفوظ بۆ ئاسمانی دنیا لە شەوی قەدری پیرۆز بووە کە دەفخوای گەورە دەفەرمێ ئینە ئەنزەلناه فی لەیلة القەدر واتە لە شەوی لەیلة القەدر قورئان بە کاملی بە تەواوی لە لەوح المەحفوظ بۆ ئاسمانی دنیا دابەزیوە وەکو خوای گەورە دەفەرمێ فی صحف مکەڕەمەة مرفوعة مطهرة بأيدي سفرة كرام بررة یان خوای گەورە دەفەرموێ بل هو قرآن مجيد في لوح محفوظ أو قرآن لوح المحفوظ دابزيوا بو آسمان دو قناغي دوام للوح المحفوظ بو بيت العزة وكو خواي قدفنا إنا أنزلناه في ليلة القدر قناغي سيم لبيت العزة بو صدري بيغمبري خوا وكو خوا كلماوي نزيكي بستو سي صال قرآن دابزي لمانجي رمضان يكم آية دابزي وقال الذين كفروا لولا نزل هذا القرآن جملة واحدة كذلك لنثبت به فؤادك ورتلناه ترتيلا يا أخوة يقول من شهر رمضان الذي أنزل فيه القرآن دوم أو كسرنزو تيبينيا وشيء أنزل القرآن بيروز بأوشتانه بكارديت كبيكداري دابزيت بلام وشيء نزل بو بتصر أها كذا فرمي وقال الذين كفروا لولا نزل نافرمي أنزل نزل واتا لو قرآن بتصر دي لو بيكداري ناي سيم وشيء قدر بلام قرآن كبكامل دابزيا دفرمي أنزلناه كبكامل قرآن لوح المحفوظ لو بيت العزة دابزيا وشيء قدر بدو معنى سرتيات والريز وحرمته قوري دابش كردني بالريار وبرينوي اشتبي ويستكاني جياني مرو خالد سوارم أو شوا ماي آرامي وهمني آسودية بذكر يادي خواي قورا فرستي دائما ألا بذكر الله تطمئن القلوب هركسك زو ذكري خوابك دلي آرام دبي أو شوي ذكر طاعة بوي دلا كان آرام دبن حوتم قوري أو شوا بيروزا أبو هريرة رضا ورحمتي خوالي لسولته في بيغمبري خوا صلى الله عليه وسلم دفرمي من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هركسك شوي ليلة القدر بعبادة طاعت بسربا بإيمانك بتوى وبتصاوروان كرديني أزرو باداش كخواي يقول خيري أو هزر مانجي بيدا بخشي خواي يقول لقناهي بيشي وباشي خوش دبي لقناهي همو قناها كاني بيشي خوش دبي درباري دياري كردني شوي ليلة القدر عبادي كوري صامد دفرمي بيغمبري خواهات لامان تا شوي ليلة القدر ما بيبرد برشوي اللي بالتحديد أو شوية لو كاتي بيغمبر هات الناموز قد دفرمي دو مسلمان دو بيا ولا صحابة كان شيشيان كوتا نيوان بيغمبري خوا صلى الله عليه وسلم كتساوي بتشيشي صحابة كان كت مشغول يان هتا آشتي كردنو إيشكي لبو بيكينان فرموي هات ملاتان تا شوي قدر تان بيبرم بلان فلان وفلان شيشيان كوتا نيوان بوي خواي قورا برزي كرده ولا بيري بردبوا رنگ خيري تدابين لبو ايوه بزانا بلام ايوه لنويم هفتم بينزمي شوكاني كوتاي بدوايدا بقرن بيغمبري خوا فرموي يعني لنويم دكا بيستويك لا هفتم دكا بيستو سي بينزم لشوي بيستو بينزو اوانا كوتاي كاني شوي ليل القدر بدويدا بقرن انجو شوي ليل القدر تام بتذكر ابن عمر ده فرمي هندي لخودا بيان نشاندرا طبعا او حديثه امامي بخاري جراوي تيوا دفرمي ابن عمر دفرمي هندي لخو بيان نشاندرا شوي قدر لحود روجي كوتايا يعني لبستو سي بدواوا هندي يشتر بيان نشاندرا لدى شوكي كوتاي دايا إن دا بيغمبري خوا فرمي بدواي دا بقرن لحود شوي كوتاي يعني لبستو سي هتا كوتاي بدوي دا بقرن لحديثة صحيح بيغمبر هاتوا بيغمبري خوا دفرمي التمسوا ليلة القدر في 27 بدو ليلة القدر دا بقرن لشوي بستو حفت أو حديث الإمام بخاري جراوي تيوا عندي توري اشتل توركان توري هشتم نشانكاني أو شوا بيروز شوي تي صافو بخوشة نسار دو نقرمة استيريتي دا نارجت روج واتخوركي كاتك بياني كخور هرديت يعني
ئەو شەوی لێ قەدر بی لە بۆ سبەینەکەی کە خۆ هەردێت تیشی دیە ڕۆژ چونکە شەیطانی لەگەڵدا نییە پەردە لە بخاتە سەر ڕۆژی خۆر. نوێ ڕوونکردنەوە چەند زانیاریەک دەربارەی لەیلەتول قەدر. پێناسەکەی بریتە لەو زانیاری و بڕیارە نووسراوە پێشینانەی خوای وەرە بەر لە ڕوودانی ڕووداوەکە لە سەرەتای دروستبوونی دروستکراوەکان و تا کۆتایی. ئەوە بە معنای قەدەر دێ کامەدەی شەوی قەزا و قەدەر. ئەو شەوە قەزا و قەدەر یعنی خوای گەورە کە مرۆڤی پێشوەی دروستکە هەموو شتەکانی لە بۆ بڕیتەوە و ئی هەموو بوونەوە کەوا بوو هەموو ڕووداوەکان بە دوو قۆناق تێدەپەڕێت. زانیاری خوای گەورە بە بڕیارەکانی خۆی دەربارەی ڕووداوەکان کە پێی دەوترێت قەدەر. دووەم قۆناغی دووەم جێبەجێکردنی ڕووداوەکان کە پێی دەوترێت قەزا لێت پێی دەوترێت قەزا و قەدەر خۆی دەبایە قەدەر و قەزابی چکە قەدەرەکە دەبی ئەوزە قەزایەکەیە. بنچینەکانی بڕوابوون بە قەزا و قەدەر بڕوابوون بە زانست و زانیاری بێسنووری خوای گەورە دەبێ ئمە بڕوامان هەبی هەموو شتێک بە عیلمی و زانست و زانیاری خوای گەورەیە. دووەم بڕوابوون بە نووسین تۆمارکراوەکانی و ڕووداوەکان لەلایەن خوای گەورە هەرچی هەیە هەموو شتێک لەکن خوای گەورە نووسراوە و بڕوابن بە هێز و توانای بێ ئەندازەی خوای گەورە. خوای گەورە دەستەوەستان نییە لەوەی هەشتێکی کە نووسیبی بەسە مرۆڤ دێتن. بڕوابوون بەوەی کە هەرچی دروستکراو هەیە خوای گەورە دروستی کردووە کەوا هەموو شتێک خوای گەورە خالیقە. جۆرەکانی نووسین و ڕووداوەکان نووسین و ڕۆژانەمان هەیە وەکو خوای گەورە دەفەرمێ يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن. كل يوم هەموو ڕۆژێک خوای گەورە سبحانه وتعالى ئیش و کاری عەبد و بەندەکان جێبەجێ دەکات. نووسینی ساڵانە لە شەوی لەیلەتول قەدر نووسینی قۆناغی منداڵ ناوزیی دایکیدا وەکو پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم إن أحدكم يجمع في بطن أمه 40 يوما ثم يكون علقة مثل ذلك ثم يكون مضغة مثل ذلك ثم يرسل الملك فينفخ فيه الروح ويؤمر ب4 كلمات بكتب رزقه وأجله وعمله وشقي أو سعيد. نووسین و ڕووداوەکان لەلایەن خوای گەورەوە مانای ئەوە نییە مرۆڤواز لە هەموو هەوڵ و کۆشتێک بینیتن بەێ وەڵە مادەم خوا لە سەری نووسیمە ئەمە لۆ ئیشی چاک بکەم تاو خوای گەورە نووسیت ئەم جەهەنەمی بم ناکاکە ئیش و کاری خۆت بکە عیبادەتی خۆت بکە خوای گەورە وعدی دایە پاداشت بدات و بدواتە بەهەشت. چەند کردارێک گۆڕانکاری بەسەر قەدەر دەهێنێت وەک سیلەی ڕەحم بەرووبووم و سوودەکانی بڕوابوون بە قەزا و قەدەر مسلمان تەنها ئومێدی بە خوای گەورە دەبێت هەر تەنها خوای گەورە بە پشتیوانی خۆی دەزانێت. خاڵی دۆم لە کاتی خۆشی باش بۆ هاتن لە خۆبایی نابێت لە کاتی ناخۆشی تنگانە بێ ئومێد نابێت. خاڵی سێم بەردەوام و هەمیشە ئاگدار و هشیارە نەوەک شتێکی بەسەر بێت خۆڕاگر و ئادامەزراو دەبێت چونکە پشت دەبەستێت بە خوای گەورە چونکە دەزانێت چاکترین پارێزگارە خوای گەورە سبحانه وتعالى. ئێستا دەینە سەر تەفسیری سوورەتی ئەلبەیینە ئەویش ئەو سوورەتە تەوەری یەکەم پێناسەکەی طبعا ناوی سوورەتی ئەلبەیینەیە واتە ڕوونکرە بەیینە واتە بەڵگە یاخود بەمانەی ڕوونکردنەوە دێ. ژمارەی ئاەتەکانی 8 ئاەتە سوورەتێکی مەدەنیە هەچەندە خلافی هەندێک دەرێن لە مەکە دابەزیە بەڵام ڕای بەهێز ئەوەی لە شانی مەدینە دابەزیە. زنجیرەی 98مین سوورەتەکانی قورئانە لە دوای سوورەتی ئەتەلاق دا بابەتەکانی باسی ترازان و پەرتەوازەی خاوەن کتێبەکانی پێشوو لە جوولەکە و گاورەکان دەکات بەوەی پشکردنیان لە حەق و ڕاستی دوای ئەوەی کە پێغەمبەری خوا هات و پەیامی خوای گەورە هات. دووەم گرنگی یەکتاپەرستی و کردەوەی چاک و گوێڕایەلکردنی فەرمانی خوا و پێغەمبەرەکەی خوا. خاڵی سێم دینی ڕاستەقینە ڕوون دەکاتەوە کە مرۆڤ بەختەوەر دەکات و دەی ڕازێنتەوە بەکردەوەی چاک. پەیوەندی بە سوورەتی پێشوو لە سوورەتی پێشوو کە سوورەتی قەدرە خوای گەورە باسی دابەزینی ئەو قورئانە پیرۆزەی کرد بەڵام لەو سوورەتە پیرۆزەدا خوای گەورە باسی دوو چین لە خەڵکان دەکات ئەویشکەوە مشریکەکان لە ئەهلی کتاب جوولەکە و نەسرانیەکان کە دەبایە ئەوان دەست بە قورئانی پیرۆز بگرن بەڵام بەداخەوە ئەوان پشتیان کرد لە ئەمر و فەرمانی خوا. مانای وشەکان تەوەری چوارەم منفەکین وازیان هێنا جودا بوونەوە. ئەلبەیینە بەڵگە و نیشانە. قەیمە ڕاست تەواو. حونەفا لادەر لە بتپەرستی. ئەلبەریە کەس دروستکراو یعنی مەخلوق. معنى وتفسير آيات كان خواهي قول لو سورة فرموه لم يكن الذين كفروا من أهل الكتاب والمشركين منفكين حتى تأتيهم البينة. خواهي قول باسي سردمي بيش هاتي بيغمبر دكا صلى الله عليه وسلم ده فرموه لم يكن الذين كفروا واتحالوا بارو دوخي كافر كان
چێن کافرەکان من ئەهلی الکتاب لە ئەهلی کتاب داتە جوولەکە و نەسرانیەکان لەگەر مشریکەکان هەر هەموو ئەوانە یەکدەنگ بوون هاوڕابوون ئەوانە یەکدەنگ بوون منفەکین ئەوانە لێک نەترازا بوون هەر لە یەکتر هاوڕابوون لەو کاتەدا کەوا مشریک ئەهلی کتاب هەڕەشەیان لەسەر مشریکەکانی عەرەب دەکرد ئی خەڵکی مەککە دەیانگو چاوەڕوان بکەن با پێغەمبەری ئاخر زەمان بێ ئێمە ئەولاترین بەو پێغەمبەرە ئێمە پشتیوانی لێ دەکەین اینجا ئێمە پشتمان ئەستوو دەبی بزانە چۆن ئێمە زاڵ دەبین بەسەر ئێوە بەڵام کاتێک پێغەمبەری خوا هات منفەکین ئەوان جودا بوونەوە ئەوان جودا بوونەوە واتە لە چی لە حەق جودا بوونەوە لەو حەقی کە پێشتر دەرچیان کردبوو کە لە تەورات و ئینجیل پاڵ پشتی پێغەمبەری خوا کرابوو کە پێغەمبەری ئاخری زەمان دێ نەجمی ئەحمەدی لە ئاسمان هەڵدێت و ئێوە دەزانن ئەی جوورەکە و مەسیحیەکان حتا تەئتیەهم البەیینە ئەو لێکترازانە ئەو جودابوونەوەی کەینێ ڕوویدا حتا تەئتیەهم البەیینە هەتا ئەو کاتێک کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەیینەی هینا کە بەیینە بریتێ لە پێغەمبەر کە بەیینە بریتێ لە قورئان و کەلامی خوای گەورە بەڵگەیەکی ڕۆن و ئاشکرای دابەزان لە بۆ تێگڕای خەڵکی بەتایبەت لە بۆ ئەهلی کتابەکان چونکە ئەوان لە هەموو کەسێک ئەولاتر بوون دەیانزانی ئەو قورئانە حەقا دەیانزانی پێغەمبەری خوا حەقا چونکە سیفەتی پێغەمبەریان خوێن بۆ لە تەوراتەکەی خۆیان یان لە ئینجیلەکەی خۆیان سەبارەت بە گاورەکان بەڵام ئەوان منفەکین ترازان وازیان هێنا لە پەیامی خوا لە پشتیوانی کردن لە پێغەمبەری خوا کەینێ لەو کاتێکەوە تەئتیەهم لە بۆیان هات ئەلبەیینە بەڵگەیەکی زۆر بەهێز پشت ڕاستکەرەوە بەڵگەیەکی بەتین لەلایەنی خوا یاخود حتا ئەو کاتی بەڵگە و نیشانەیەکی ڕوون و ئاشکرایان دیت کەوا مۆری پێغەمبەرایەتی پێغەمبەر بوو کەوا سیفاتەکانی پێغەمبەر بوو کە بە خۆیان دیتیان چێ ئەو بەیینەیە چییە ئەو بەیینەیە خوای گەورە لۆمان ڕوون دەکاتەوە دەفەرمێ ئەو بەیینەش بریتی بوو لەوەی ڕەسوول من الله پێغەمبەرێک بوو لەلایەنی خواوە هات کە ئەو پێغەمبەران نەی بانگەشەی لۆ خودی خۆی نەدەکرد بانگەشەی لۆ پەیامی خوا دەکرد ئەو پێغەمبەری خوا یەتلو صحفا مطهرة پەراوەکانی قورئان کە پەراوی زۆر پاک بوون زۆر بە پاکدانراو بوون کە لەلایەنی خواوە خوای گەورە وعدەی حفزی دابوو کە نابێ ئەو قورئانە فکر و خەیاڵی بۆگەنی خەڵکی نێزیک بیتۆوەکو کتێبەکانی پێشی مطهرة خوای گەورە بە پاچی ڕاگرتووە خوای گەورە بە پاچی داناوە ئینا نحن نزلنا الذکر وئینا له لحافظون هەتا ڕۆژی قیامەتێ قورئان پارێزراوە لەلایەنی خوای گەورەوە بەدەر لە دەستی مرۆڤەکان ناکرێ زیاد و کەمی لێ بکرێ پاکە لە دەستی هەموو دەستێکی خراپەکار ئەو قورئانە ئەو صحفا مطهرة ئەو پەراوانی خوێنراو بە پاکدانراو فيها تێیدا هەیە کتوب قەیمە ئەو کتێبە بە سەنگ و ڕاست و دروستانەی پێشی واتە پشت ڕاستکەرەوەی کتێبەکانی پێشیە فيها واتە ئەو زانست و زانیاریەی لە کتێبەکانی پێشی تا بووە لە تەورات لە ئینجیل لە قورئان هەر هەموو ئەو زانست و زانیاری و عیلم و دینەی کە هەبووە لە کتێبەکانی پێش و هەماشن لە قورئاندایە یعنی قورئان وەکو خوای گەورە وەصفی دەکات مهەیمینەن عەلەیه قورئان زاڵە بەسەر هەموو زانستەکانی پێشیش بەسەر تەورات بەسەر ئینجیل بەسەر زەبوور هەمان ئەو شتێک کە لەواندایە لەناو قورئانیشدا بوو بە زیادەوەش وما تفرق الذين أوتوا الكتاب إلا من بعد ما جاءتهم البينة وما تفرق الذين أوتوا الكتاب خاوەن کتێبەکان پەرتەوازە نەبوون ڕای جیاجیان لۆ پەیدا نەبوو لە سەبارەت بە پێغەمبەری خوا هەمووی کۆک و یەکدەنگ بوون سەبارەت بە پێغەمبەری خوا هەڕەشەیان لە عەرەبان دەکرد کە دەیانگوت نەجمی ئەحمەدی بە هەر بێ ئینجا ئێمە دەزانی پێغەمبەری ئاخر زەمان ئێمە ئەولاترین با لە عەرەبیش بیت کە ئێمە ئەو پێغەمبەرە لەنەوەی ئیبراهیمە درێژە پێدەری ڕێگای عیسا و موسایە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بیتن بەڵام کاتێکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەو پێغەمبەرەی نارد تەفەڕەقە ئەو ئەهلی کتابە پەرتەوازە بوون
كيني إلا پرتوازە نەبوون إلا دوای ئەوەی من بعدی لە دوای ئەوەی کەما جاءتهم البەیینە کەوا بەڵگەی ڕۆن و ئاشکرایان لە بۆ هات ئینجا پەرتەوازە بوون ڕای جیاجییان پەیدا بوو دژی پێغەمبەری خوا ڕاوەستان پشتیوانیان لە مشریک و بێدینەکان کرد وما ئومیڕوا خوای گەورە دەفەرمێ ئێمە داوای چیمان کردبوو فەرمانی چمان کردبوو ئەو ئەهلی کتابە تەنها یەک شت نەبیتن وما ئومیڕوا داوای هیچ شتێکمان لێیان نەکردبوو إلا ليعبدوا الله تەنها داوای ئەوەمان کردبوو تەنها خوای گەورە بپەرستن تەنها تاکو تەنها خوا بپەرستن بزانە بەڵام چ دینداریەک چ عیباد مخلصینە لەهو الدین بە دڵسۆزیەکی تەواوەوە وات معنەی چێ مخلیصین واتە موحیدین لێرە مخلیصین معنەی چ دێ موحیدین واتە بێک تاپەرستیەکی تەواو نەڵێن عیسا خوایە یان کوڕی خوایە یان سێهەمینی خواکانە نەڵێن عوزەیر کوڕی خوایە نەعوذ بالله مەلائکەت بە کچی خوا دانەنێن مخلیصین بە تەوحید و یەک تاپەرستیەکی تەواوەوە دینداری لۆ خوا بکەن حونەفاء واز بێنن لە هەموو بتپەرستی و شرکەک تەنها ئەوەی ئەمر و فەرمانی خوایە کە پرستنی تاکو تەنهای خوای گەورەیە ئەوە بکەن ويقيموا الصلاة ونوێژەکانیان بەڕێک و پێچی ئەنجام بدەن ويؤتوا الزەکاة وزەکاتی ماڵی خوای گەورە بدەن ئەگەر وایان کرد ئەوانە وذلك دين القيمة براستي أو دينا دينێکی ڕاست و دروست و بەهێز و پتەوە کە بەڕاستی ئەوە پەتی خوای گەورەیە کە ئینسان دەپەڕێنتەوە بەرەو بەڕ الئەمانی بەهەشت ئینجا خوای گەورە دەفەرمێ إن الذين كفروا ئەوانەی بێباوەڕ بوون من ئەهلی الكتاب لە جوولەکە و گاورەکان والمشركين و بتپەرستەکانی عەرەبەکان ئەوانە هەر هەموویان حاڵیان مەسیریان یەک مەسیرە في نار جهنم همو دەخرێنە ناو ئاگری جەهەنەمێک بەبێ جیا ئەوانە بەهەر برن ئەهلی کتابن مادەم دینی تەوحیدیان پەیڕەو نەکرد هیچ فەرقیان نییە لەگە شرک ئەگەر ئەوان بتیان پەرستیان ئەوانش عیسایان بەخوا دانایە ئەگەر ئەوان بتیان دەپەرست ئەو جوولەکەکانیش عوزێریان بە کوڕی خوا دادەنا ئەوانە هەمویان دەخرێنە فی ناری جەهەنەم خالیدینە فیها بەنەمری بە هەتاهەتایی دەمێننەوە لە ناو ئاگری دۆزە خوا پەنامان بدا أولئك هم شر البرية براستي خرابترين خليقة خرابترين دروس كراو لناو مروفايتي أو جورة كسانا كان مشركا لو يا إخوائي قرش دفرمي لسورة أنفال إن شر الدواب عند الله الذين كفروا خرابترين مخلوق يجلس الرزوي أو كسانا ككافر كمشركا خرابترين مخلوق إخوائي قورن إن الذين آمنوا بەڵام ئەوانەی باوەڕدارن موحیدن تەنها خوا دەپەرستن وعملوا الصالحات کردەوەی چاک دەکەن گەورەترین عملی صالحیش تەوحیدە و یەکتاپەرستیە أولئك هم خير البرية بەڕاستی ئەوانە چاکترینی هەموو مرۆڤایەتی ئەوانە چاکترینی مرۆڤن خەڵقن دروستکراوەکانی خوای گەورن گەورەترن پلەیان پایەیان دەرەجەیان لهم مخلوقات كاني خواي جور سبحانه وتعالى أوانا جزاؤهم عند ربهم باداشتي أوانا للاي خواي جوريا كباداشتيان جنات عدن تندين باغ باغات تندين بهشت عدن كلمة عدن اللي يعني مقيم واتدمينا ولا بهشت حتى هتاي بهيشي وقلي درناتن تجري من تحتها الأنهار لجدار باغ كان أو دروا خالدين فيها أبدا أوانج بان حتى يبن أمري لو بهشت دمي النوى رضي الله عنهم خواي قول ليان رازية ورضوا عنه وأوانج لخوا رازيبون قليان لخوا ندكت للشركيان لخوا بريان نددا ذلك لمن خشي ربه أو باداش تقوريا أو بلو بايا أو ريز حرمتا لمن خشي ربه بو أو كسيكوا لخوات السابق ترسي خواي لدل بێ بزانی کە خوا ئەو شتێ حرام کردیە و پێی ڕازیە لێی بەدوور کەویتەوە تەوەری شەشەم سوود و پەندە هەڵێنجراوەکانی ئەو سوڕەتی پیرۆزە یەکەم بەر لە هاتنی پەیام و پێغەمبەرایەتی بۆ پێغەمبەری کۆتا جوولەکە و گاورەکان پشتیوانی پێغەمبەر بوون بەڵام کاتێ هات پشتیان تێکرد دووەم پێغەمبەری خوا خودی خۆی نیشانە و بەڵگەی ئاینی ڕاست و دروست بوو بە تایبەت بۆ ئەوانەی دەیان ناسی و لێی نزیک بوون سێەم قورئانی پیرۆزمانەی هەموو کتێبە ئاسمانەکانی تری لە خۆ گرتووە خاڵی چوارەم
یەکتاپەرستی و ملکەتی و گوێڕایەلی بۆ خوای گەورە نیشانەی دینداری تەواو و ڕاستەقینەیە. خاڵی پێنجەم بڕوا بوون بەخوای گەورە پلەی مرۆڤ بەرز دەکاتەوە و ڕێزداری دەکات، بێ باوەڕی ڕێز و پلەی مرۆڤ دادەبەزێنێت. ڕەزامەندی خوای گەورە شەشەم، خاڵی شەشەم لە سەروی هەموو خۆشیەکانی بەهەشتا گەورەترین دەستکەوتە، وەکو خوای گەورە دەفەرموێ وەریضوان من الله ئەکبەر. ڕوونکردنەوە چەند زانیاریەک دەربارەی خاوەن کتێبە ئاسمانیەکان. مەبەست لە خاوەن کتێب جوولەکە و گاون مەسیحیەکانە. خاوەن کتێبەکان بێباوەڕ بە کافرن، ئەوانەی کە لەسەر برێندینی خۆیتیان تا نێنەسە دینی ئیسلام. خاوەن کتێبە ئاسمانیەکان لە مسلمانان نزیکترن لە ئاینەکانی تر و هاوبەش بڕیاردەرەکان، یعنی ئەهلی کتاب نێزیکترن لە مسلمانان لە مشریکەکانیش نێزیکترن و لە هەموو دینەکانی تر نێزیکترن، چونکە ئەوان ئەهلی کتابن. خاڵی چوارەم تایبەتمەندیەکانی خاوەن کتێبە ئاسمانیەکان. خواردن و دەستکوژیان دەخورێت و حەڵاڵە، دروستە ژنیان لێ بهێنرێت، بەڵام نابێت مسلمان ژنیان پێ بدات. خاڵی سێم مسلمان دەبێت بڕوای بە کتێبەکانی ئەوان هەبێت، دەبێت بڕوای بەوە هەبێت کتێبەکانیان گۆڕانکاری و دەستکاری کراوە وەکو خۆی نەماوە. خاڵی چوارەم بە هیچ شێوەیەک نابێت مسلمان بەشداری دروشمە ئاینەکانی ئەوان بکات، مەگەر ئیل لە تەعزیە، سەرخۆشی یاخود لە ژنهینانیان ئەو بابەتە عادات کە پێی دەوتێت عادات دروستە، بەڵام لە توقوسی دینیان نابێت بەشداری بکرێت، شرکی تێدایە. خاڵی پێنجەم دروستە بەشداریکردنە لە داب و نەریتەکانی وەک سەرخۆشی و ژنهێنان و هاموشەوکردن و سەردانیکردنیان و کڕین و فرۆشتن لەگەڵکردنیان دروستە ئەوانە. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.